سڵاو لاوەڕێیان من چایە وتان ماچەکەم کۆمەڵێ برادر نامیان نردووە ئەڵێ ڕسمی تێرەکانی دوکان بگرە بە ڕێزامە بەس ڤیدیۆ ئەگرم تەنها ڤیدۆیە کە پرسیاری نرخ مەکەن بەس دەتوانم سێری با بڵێن ئەم سیسکرانتان پێ بڵێم لێ هەڵبژێری جووتی $225 خۆشم جای کەمەوەی تر با بڵێن لە 150-175 بۆ $200 ینی بەپی ئەو سیاری کە هەیە ئەمە بەس بۆ ئەوانی کە داوایان کردو ئەمە بەس سیسکنەکان شکە برادێک گلەی کردبوو ئەمانم جیا کردوێتەوە تەپڕەکانیش هەر یەکە و سیارەکە مانە بێچوون تازە پەڕیە نەگەی بینم بێچوون ئەمەش زێبراکان زۆربەی بێچووە ئەمە هەرتیایەتی پایەسە دانە خۆرەش نەبوو لە قاڵە تەواوی بەڕێزانە ئەو تاکە ئەوە تا ئێستا داوای خواردن لە دایکە پێەکە ئەوە ئەمەش قومرێکانە ئەمانی زۆر بێچوویتیایە ئەوە تاوە جارێ ئەوێ دەزوو بەرێ ئەوە بە شوێنی ناگەڕێ بە تاکیشن ژمێرەکانی شوڵیان بۆ دانەکار عوسمان گیان ئەوە بێچووە تازە تورێکی کردووە
ناوەسێ چی بکەم زۆر بەیان توولەکەن وەڵدەکانی ژەمی توولەکەن کاوسمانجان ئەو ماشەڵا گەورە بوونەوانەوە تیچیان نەیا لەوینەوە دارایان بە چاکەی ئەو دارە زۆر نزیکە ئێستا نا باتی کۆمەوە کاوسمان ئەمانە بێچی خۆم لای خۆ من لە مۆزایکی لێنم گرتوون ئەمان لە ئی پارە ئەو تاکەیان بە زۆر ئەو چوارە سیانە چوارە چەنە ماشەڵڵا ئەمە هاوسێنچە هەلبینەیە ئەمە هاوسێنچی دێت شتا ڕێی وان نەگرتووە
معنی هاوس فینشن ماشاءالله پایە ئێمە ڕێزان چایە موتان ماچەکەم هیوادارم چێشتان بینی بێ لە ڤیدیۆکە زۆر سپاس.